دەمباش بەڕێزان ئیرۆژێکم خزمەتاوەتکەین بێگومان چارچوێ بەرنامە و بەرنامە مایکی خەڵکی کو ئیرۆ تەوەرڤەکریە دنابە تەوەرێڤەکریدا هینێن هێژا دەکارن سەرنج و نەریننخوا وەکو هەموو جار بێگومان لە ئیرۆ تەوەر تهدیدگەرینینەش بەرکۆین دێ تهدیدکەن هەر سەرنج و نەرینەکەو هەی لەسەر هەر فکر و ئایدۆلۆجیەکێ بن لە هەر مەذهبونەتەوەیەکێ بن لە هەر شێوەزارێکێ بن لە vê وڵاتێ me yê şîrîn li Kurdistanê dikarin peywendî bikin û serinca xwe nîşan bide. Em jî li vir wekî her car xizmeta dikên. Barêzan bêguman li çarçoyî tewrîkirawayê bernameyê Mayîkê Xelîk hemû rojanê cuma pêşkêşikirê bi tehdîd tewrîkiraweke êwê xelkî Kurdistan li hemû bîrobûçûna cêwazekanewe li hemû mezheb û aydiyakanewe li hemû şêwezarekanewe li milata bêguman ئێمە لێرە بەردەوام خزمەتیەوەکەین وەکو مینبەرێکی ڕاستەقینەی خۆتان وەکو Mayîkê Xelîk کە ئەوەی دەنگی ناگا لێرە دەنگی ئەکید بنەگا ئەوەی ئەیاوێ سەرنجی وەکو هاوڵاتیەک لەم وڵاتە بگەینێ لەسەر هەر ئاراستەیە و هەر مەشاکلێ و هەر بابەتێک بێ لێرە سەرنجی خۆتان بڵێن بە شێوەیەکی زۆر ئازادانە ئەکیدیش من سەرنجەکانتان نەگا بەرپرسەکان جێتان لێ هەموو کەسێک بەڵامی تر ئەو بۆ ئەوان و ئیرادەی ئەوان ئەمێنێتەوە ئایا ئەوان ئیرادەیەکی جددی هەیە کە خواستی خەڵک بەرچاو بکەن و بەرسوی ئەوە بدەنەوە کە کێشەکانتان چیە هاوڵاتیە بەرزەکان وەکو هەموو ڕۆژانی جمعە بێگومان لێرە من لە خزمەتی سەرنج بچوونە ئازاد و جیاوازەکانیەوەی بەڕێزدام دکتۆر فەرموو ئەم کاتە باش سەر چاوم دۆستانی ڕاستەقینەی خەڵق و نیشتمان بە دەستنیشانکردنی قەیران و ئەستەنگ و دەسواریەکان بە پەردەلا بردن لەسەر فەرق و فرووق و بەپیڕۆچوونەکان بانگەشتی خاڵق بۆ بەرەی خەڵق و خەبات بە چەمکی نوێ دڵسۆزی بۆ ڕەنجدەران و مەزڵمان بۆ نوخبەپەروەری گەنجەکان پشبەستن بە خۆمان بیرمەندانی نیشتمان هێمای وعی و ئاگاهی خەڵقن بۆ چارەسەری کێشەکان بۆ ئەو قەیرانانەی کە خەباتەکانی ڕابردوونەی کردەوە بەرپرسان دەبێ گێ بۆ بیرمەندانی نیشتمان دڵسۆزی بۆ ڕەنجدەران و مەزڵمان بکەن ئەم نیشتمانە بە خەباتی هەموومان بە وعی و ئاگاهی هەموومان هەموو قەیرانەکان چارەسەر ئەکەین لە ڕاست خۆڕەهات و خۆڕەوا دەرئەکەین هەزاران ئەستێرەی گەشتی خەبات هەزاران قارەمانی نوێ ئەحمەد لە شار قۆردە کاک ئەحمەد الو السلام عليكم. عليكم السلام. ماشي برا قورا. سر چاوم فرمو. چاود مازكم. سپاس فرمو كاك احمد. خوشي برنامج اللي دكم رزمي بتوب همو كارمندان براسي برنامج كان زور خوشا. بله سپاس فرمو. والله هیچ بسیاری وانم باز ویستم دست خوشی لپیش برا پیشمرگەکان بکەم ئەوێ لە سەنگەردانە ئێستا. بەڵێ. خوشی لە برا پۆلیسەکانی نەوت دەکەم لە دووبوس ئێستا لە دووبوس لە خزمەتدانە. بەڵێ. گەلێک سپاس. ڕێباز لە شاری سلێمانی کاک ڕێباز فەرموو. ئەگاتەوە باش. سەر چاوم. تاکە دەستخۆشی لە بەرنامەکەتان دەگەم. سەر چاوم. وڵا هیوادارم بەڕێزان سەر تەوەری پێشمەرگە مەسەلەی ئەوە بڕیارەی پەرلەمان بڕێژی زۆر جوانە هیوادارم بکرێتە بواری گوێبەکردنەوە زووی و هێزەکانی هەفتا هەشتا یەک بخرێت و هێزی حیزبی نەمێنێ و چیتر بەرپرسان و مەسئولین ئیهانەی پێشمەرگە نەکەن لە خوارەوە بەڕاستی پێشمەرگە زۆر جار ئیهانە ئەکرێت لەلایەن بەرپرسانەوە لەلایەن ئەو مەسئولانەی سەر و خوانەوە و هیوادارم پێشمەرگە چیتر نەبێت بە کۆیلەی بەردەستی مەسئولین کۆمەڵی مەسئول هەیە پێشمەرگە کردەوە بە کۆیلەی بەردەستی خۆیان خزمەتی باخ و بێلا و حرسەتی مۆریدە و ئیشکردن بە مۆریدە و هەروەها کۆمەڵی پێشمەرگە بەڕاستی معاناتی هەیە لە پێشەوەی بەرەکانی شەڕ و کۆمەڵێکیش لە بەردەستی مەسئولینە بووە بە کۆیلە و هیوادارم کاک مستەفای تێقار و وەزیرەتی پێشمەرگە ئەو بڕیارە بکاتە زوو لە بواری جێبەجێکردنەوە و چیتر پێشمەرگە نەبێ بە معانات. بەڵێ عەزیز لە کەرکووکەوە ئەو کاتێک باش بەڕێز باشی سەر چاوم. وەڵام منەمێ لە سەر حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم قسەوتم هیچ بەڕای من هیچ گۆڕانکاریەک ڕووناکات کە حکوومەتی هەرێم یا حکوومەتی عێراق هەر گۆڕانکاریەک لە پۆستەکانی بکرێت. بەڵێ. ئەنجا من ئێستا موالیدم ناوەت و یەکە تا ئێستا تەلەبم هیچ شتێکی شخصی یعنی چۆن بڵین
محەممەد لە هەولێرەوە ئەلە دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم بەرنامەکانی ئەوەی داێنە سەر شاشێ هەموو لە جێ خۆتی هەموو لە ڕۆژ و وەختی خۆتی بەڵێ فەرموو بەنسبەت هەڵبژارنی سەرۆک کۆمار پێم وابوو دکتۆر بەهرام زۆر باشتر بوو لۆ سەرۆک کۆماری بە جێرەی تەمەنی بە جێرەی تەمەن و بە جێرەی زمان و ڕاشی بەڵام باوەڕکەم هەندێک شتە بوو وای لێ کرد لایەنەکان وەکەن دکتۆر فواد معسووم هێربژێرن ڕەنگە کشانەوەی نەزبەتنی کەریمیش لەبەر هەرەوە هۆیە بوو ئەگەر دکتۆر بەرەو چوبایە ڕەنگە دکتۆر نەزبەتین کەریم خۆی نەدەکشاندەوە بڵێ گەرمیان لە دەربەندی خان کاکەگەرگام کاتە باش سەر چاو تەوەری ڕۆ کراوەیە بەڵێ وەڵاگەکەمە لەسەر موچە قسە بکەم تا ئێساتیەوە دەوری بۆ تقریبا 3 مانگە چێ موچەی خەڵکیان نەداوە هەر کاتێکە بینن لەسەر شاشەت نەچیبان بەرزانی دێتە سەر شاشەت ئەڵێ ئێمە سپۆسی خۆستی بەڕێزی خەڵکی جەماوەری کوردستانەکەین بۆ خۆڕاگرتنی بابک ئاکشوانیان ئەم شتانە بەسەر چووە 3 مانگە موچەی خەڵکیان نەداوە لە جاتی ئەوەی موچەی خەڵک موچەکەی خۆت نادنێ جەژنانە هەدیان داوە خەڵک موچەکە و نادن هەر شاکاتترن سەر تەلەڤیزیۆن ئەڵێن مالکی دیکتاتۆرە مالکی هەموو ڕۆژێ هەموو مانگە سەری مانگە موچەی توی ئەلار پارەی توی ئەلار ئەیدا پێ ئایا من لە تۆ پرسم کاکار مالکی دیکتاتۆرە یا مەسعود بەرزانی ببرە کاک گەرمیان هەموو ڕۆژێک بێگومان زۆر سەرنجی تۆ هەیە لەسەرەوە ئێمە پێمان باش نییە بە هیچ شێوەیەک تەشیر بکرێ نوری مالکی خۆی و خەڵکی کوردستان ئەزانێ بێگومان ئەمە چەند مانگە موچە مەسەلەی موچە و مەسەلەی بودجە بڕیوە لێرە مەسعود بارزانی سەرروی هەرێمی کوردستانەیەکێکە لە سەرکردەکان کە هەموو تەمەنی لە سەرکردایەتی شۆڕەش و سەرکردایەتی سیاسی خەڵکی کوردستان بردووەتە سەر ڕای ئەوەی کە تێبینی ئەمرا ئەو لاشەیە بێگومان نەک ئەو مامجەڵال کاک ناوشێروان زۆرانی تر تکایە بەرزان لێرە ئێمە ڕێز و تەقدیرمان هەیە بۆ سەرکردەکان عندك مصطلحات تكاك جرميان زور جار بيونديكي زور جار اتوي فضل مالكي فرسكي لسر فضلي سركده كرديه كان كما هيج بيوريكو هيج مبدئك نيه اما بسلمانه لبروا نوري مالكي بروجي روناك كرت متبارك ليره كليره دالدي نظام چي ادري لكاتك اخوي لساي كرد ولساي شوراشي كردا بس تاكي پناگي او بولكاتي خويا يعني نوري مالكي بهمو بيوركانو كو خلقي كردستان وكو راي گشتي وكو همو كسي كي شازانه کە بەرامبەر کورد و بەرامبەر قەزیەی کورد و بەرامبەر گەلی مەسەلەی چوونە تکایە سەرکردەکانی کورد ئەو پەری ڕێز و تەقدیریان هەیە پێشمان باش نییە بە سەرکردەکانی تریش تەشیر بکرێ بەڵام تکایە لێرە مینبەرێک نییە بۆ کۆمەڵێک شت کە بوترێ و کۆمەڵێک بابەت کە بۆ ڕژێنرێ کە شایستەی ئەوە نییە لە کوردستان و لە شاشێکی کوردی بەدەمی کوردێکەوە بوترێت تکایە ڕێبەر لاکرێ کاک ڕێبەر باشتر بووتە دەستخۆشی بوتاوەریتە بەێ سوپاس کەرم کە کاکە کار نسبەتی وان تیۆریستێن داعش ماتێسی سەرەرێما کوردستانی ئەرێ ئەم بەجندی ئیرانات کە ئەمڕۆستی حکومەت هەرێما کوردستانی لە استشوارە و تابەتی تاریمی کوردستان کو نهی تیوریست دنا سنورن ماده 140 براستی پارتی زور در تشخاره و که همین پژمرگه به جواز پژمرگه چکی پژمرگه همین کردستان براستی هم چه همین پژمرگه ماجد کن دوید کن خلک ما آریکالیا همین پژمرگه بکن چون که پژمرگه ملت پارزیتون پژمرگه ساخامگیری امن و آسایش ملتنا پیدات کردن از دست خوشی لکت کرد پژمرگه کردستان دیگه براستی به سرکوی کردی وگاوی به جواز کارت کن بونه الان تیوری سنورین کردستان دوباره جدا خوازم من همین خلقی کردستانی آریکاری پشمرگی کردستانی کن براستی پشمرگی سنگه و پشمرگی سنگه دوباره جو جنابتا بالا محمد لکلا روا باوکی محمد باوکی محمد سر چاوم كاكا بالنسبة لهم عربانة كالرقيان في يدن بالا بالنسبة لهم عربانة رقيان في يدن واتين ناو خاكي كردستان باوركا لا يقدر كردستان كردوه بيشي بيكاري دسر جادا كان ودواميش كاكا كربوه مسألة فيشمرقة بالا أو قسان الراس عمين فيشمرقة نازم 400,000 شتيكا 400,000 شتيكا آواد لدوامة بحثات
من ێستا لە لیواغی خۆمان هەر ئەو لیوای خۆمان بەس ناپارێزراوە ئەم ژمارە لاتان لیواغی خۆمان باوەڕم پێ بکە هەر زابوتێک 5-6 نەفەر تەرکی 5-6 نەفەر چی؟ تەرکی هەیە تەرک هەر لە ماڵەوەیە نیوەی موچەکەی بۆ هینە بۆ زابتەکەی نیوەی موچەکەی ئەداتە ئەو کەسێکە پێشمەرگەیە بە حەساب یعنی ئەوانەی پاڵێن بندیوار و نەزانم چی و چی بەڵێ یعنی کۆی هەر هەمووی لیوایەک ئەبێ خۆی هینێ بێ لیوایە ئەبێ خۆی تقریبا نزیگەی 5,000 کەس بێ ئێمە وابدام 1000 و تقریبا 200 نەفەری یعنی ئەو چارەزارەکەی کوا بووە بێتەوە بە بەردەوامی دەوام ینی ناویان هەیە وەکو تۆ ئاگادار بێ ئەوانی تریش ناویان هەیە بەڵام نایەنە دەوام ناویانی شێ و نایەنە دەوام بەڵێ بەڵێ باوکی محەممەدی مەیوادارین سەرنجی تو هەر ئێستا بۆ وەزارەتی پێشمەرگە گەشتی بێت ئەوی تۆڵەیی کە هەر بەرپرسێکی پێشمەرگە چەند کەسێکی هەیە لە ماڵەوە دانیشتونەوە بۆ خۆ مەعەزەز و مکەرەمە گۆ خۆتە لێ پارەوەرەگرن ئێوەش لە جەپەن ئەمە تا چەند گرنگە چارەسەر بکێ بەڕێزان هیوادارین وەزارەتی پێشمەرگە بە دوادەچوونی وتەکانی ئەم پێشمەرگە بەڕێز بکە باوکی محەممەد لە کلارەوە بەڵێ نێرگێسە سلێمانی فەرموو کاک سڵاو لێبێ سەر چاوم بێگومان طبعا کەناڵی NRT تاکە کەناڵە کە جێگەی بیر و جیاوازەکان و سربەخۆی هەمیشە سربەخۆی خۆی پاراستووە یعنی ئەگەرێکی ڕخنەیەشتێ زۆر سەر قاڵ مەکە ینی بۆ مەسەلانەوە ینی قەناعەت بێ من 2 هەفتەیە پەیوەندیەکەم ئەمە ژمانەی وایە کە یعنی کەناڵەکەتان بەڵێ نێرگیز خان بەڵام ئێمە فعلەن جێگەی بیرۆڕای خەڵکی کوردستانە بەڵام هەندێک بینەر هەیە لە ئێرەش ئێمە ئەخلاقیاتی ڕۆژنامە نووسی خۆمان هەیە نایلین بینەرێک $2 طبعاً بینەرێک بێت استیغلالی ئەم سەکوی ئازادی خەڵکی کوردستان بکە لێرەیە تڤین بە تاریکیەوە بڵێ هەر قسەی هاتە بەردەمی بڵێ تەشیر بە سەرکردەکان بە خەڵکی کوردستان بکە ئەمە قبول کراو نییە لە ڕووی ئێتیکێتی ئەخلاقیاتی ڕۆژنامە نووسیەوە بەڵێ کاتی زیاتر دەدەنێ بە نێرگیز خان زیاتر قسە بکار و تەوزیحێک بتو بەڵێ بەڵێ یعنی من مەبەسم لەوەیە هەفتەیەکە زیاترم پەیوەندیەکەم پەیوەندی بۆ وەرناگری یعنی ئەوەیە کەمانەوەیە کە بەرنامەکەتان ئەوەیە کە هینێکی هەیە جمهورێکی زۆری هەیە بەڵێ ئێمە خۆشحاڵین فەرمووە قسەی زیاتر بیاخوا دەستخۆشی یعنی هەموو هاوکار بە سەرجەم هاوکاری NRT تان یەکەم طبعا ئەمەیە قسە لەسەر یەکشت بکەم هەڵبژاردننی سەرۆک کۆمار بۆ کورد یعنی بێگومان نازانم بڵێم هیچ سوودێکی بۆ کورد نییە ینی بڵێ هەر ڕەمزیە زیاتر ئەو پۆستە بەڵێ سپاس بە سەرنجی تۆ کێمە لەگەلە شکار لەو لێرەوە ئێوارە باش کاکا سەر چاو سەبارەت بە تەزیەفکردنی بودجەی حیزبەکان دەمێت سەرنجتان ڕاکێشم خەڵکیش ئەگەر ئاگایان لێ بیان ئاگایان لێ نەبی دوێنێ لە کاتی تەزیەفکردنی بودجەی حیزبەکان مشتمڕەتی زۆریان کرد سەبارەت بە هەژمارکردنی لە یەکی 2014 لەو کاتەوە هەژمار بکرێ بەڵام بۆمان دەرکەوە هەموو حیزبەکان بە تایبەتی 2 حیزبی دەسەڵات لە بەرژەوەندی گشتی خۆیان دەگەڕێنەوە بۆ بەرژەوەندی میلەتەکەیان کە بودجەی زەبەلا بۆ حیزبە سەرچێکە دەچیتن بۆ ئەوەی بەرژەوەندی حیزبەکەیان پێیان باش بوو لە کاتی بەردەرچوونی ئەو بڕیارە ئەو پارەیە هەژمار بکرێت بەڵام حیزبەکانی تریش نکوریان لێ کرد 2 حیزبەکەی بۆ پۆزیۆنیشی پێشوو کەچی ئەوان دەسەڵاتیان زیاتر بوو بۆ بەرژەوەندی خۆیان هەژماریان کرد کە بودجەکەش بودجەیەکی بەڵێ ئەوە پرسێکی گرنگە دواتر کرد کاتە بێت تەوزیحی لەسەر دێمە سەرێ بودجێ حیزبەکان بەڕێزان سابیر لە کێرکووکەوە السلام علیکم عەلەیکوم ئەسەلام شاکرم کارەدمەر سەر چاوم فەرموو کاکە ئێمە بڕێ خەڵکی کەرکووک و ناوچەدا بڕاوکات بەڵێ ئێمە تەمەشاکەی لەو حدودانەوە بەبێ پرس و بەبێ هەموو شتێ هەموو کەسێ دێتە ناو شاری کەرکووک کات دەنزان ئێمە داعشە ئەمە چییە و قسەیان لەگەڵاکەی جیرانتن پێڵێ ئەمانە سوارن ینی ئێمە مجاهیدن ئەمانە بەجە عەشەڵێن مجاهید و دێن لە دەور پشتی تو دانیشن ئەمە کارەساتن لە لێپرسینەوە و نە هیچ و هەت کەسێ دێت و بۆ خۆی لە شوێنە دانیشێ و بروپ دێن و من دەچمە چەند مەکاتبی بڵێن نووسنگەی ئەقارات ئەڕێن کابرا دەڵێ وەڵا 2-3 کەس ناو کەرکووک خۆی حاضر کرد و ئەگەر شتێ بێ و دەستە دەنە چەک و بۆ خۆیان دەست بەسەر کەرکووک ئاگرن
بەڵێ هیوادارن سەرنجی تۆ گەشتوێ بلایەنە پەیوەنددارەکان لایەن ئەمنیەکان کاکسا لێ کردکوکەوە پشتیوێ نابەرە دێ بەردام بین. جار سلام تەماشاوانی نیجا بێگومان ئەڤە مینبەرە ڕاستەقینەیە خەڵکی کوردستانەیە ئەندەی کەس گەلت کێمنجی لە ئەندەی کەس گەلەی جاران دەخوازن وی مینبەری وی سەکوی ئازادی خەڵکی کوردستانی ئیستیغلال کەم کەیفەخوا تڤەنگێ بتاریە ڤێنن کەیفەخوا ڕقەماڵێ دەم کەیفەخوا تەشیرێ بخەلکی بکەن تکایە بووان کەساب هیچ ڕەنگێکی ڕێپێدرایی نییە ji ber ku êtiketa rojnamanûsê exlaqiyetê rojnamanûsiyên nartî deman dem da prensîpê karkirî me rêzgirtina li bîr û bûçûnên azad rexne jî bin çekûçî jî bin etiyadiye lê teşhîrkirdin û karînana andek mustalahata li vir rêpê nahête dem hiç awayekê تکایە هەر بینەرێکی پەیوەندیت کرد ئازادانە سەرنجە خۆ نیشان بدات لە هەندێک مستەلەحانە کوش هەژی نینە حتا بۆ بینەرێکی کوردی هێژە هەژی نینە ئەخلاقیاتین کوردەوەریەژی ناگونجید مرۆڤ دەبخۆرە تەشیری کەسێکی بسەرکردێکی حتا مرۆڤێکی بەسیژی کرد ئەvە مینبەرێ ڕاستەقینە و ئازادەوەیە ئەم دەخوازیین بە شێوەیەکی زۆر ئازا سەرنجێت خۆ نیشان بدەن لێ تکایە ڕێزگرتن تێدا بیت تەقدیر تێدا بیت کۆمەڵێکی مستەلەح نەبکارانین ئەم هیویدارین بەڵێ کێمان لەگەلە طهال روفيات قلمية. الو السلام عليكم. عليكم السلام. علي كاكر التورك لسرشي بزحمت. التورك لسرشي قصب كي كايتا. والله عمي لسر نبي يونس الدنيا قصب كما يتقع عنه. ايه دي فرمو. بله. يعني بو او نبي يونس زور قوري الدنيا تقع عنه بو كتشيكي 15 سال كالتلفزيون دق بحثي بس بو اشتكي زور قوري دبايا التلفزيون دق بحثي بكا دبايا بسلمان همو هستید يعني زور تشتكي نخوشه زور قبري پیغمبر يعني هو سي قبري پیغمبر لموصل اهل قرن بتقينه يعني نبي يونس يعني هو كم هزار سال هاي او نبي يونس تقانه يعني هو تشتكي زور ناجي اوازه يعني هواداري همو كنالك لسروق سبكاو وبسلمان همو بسلمان قستيت بله برزان مرقدي نبي يونس لموصل واركسك لموصل شارزابي سرداني موصل كردبان كسكاري لموصل بباسي مرقده بك وكان برزاله بس دان صالح مرقده هي لموصل ليكي كلشنا بيروزا كان خلي سرداني راكا بو بارانه وبو نزا وبو خير لەلایەن چێکدارەکانی داعشەوە تەقێن ڕاوەنەکەەوە زۆر شتی تر وەکو سەردەمی ئەفغانستان هەرچە پەیکەری ناوازە و زۆر گرنگە لە ئەفغانستان هەمووی تەقێنراوەتە لە کاتی تالیبان نازام چی هەنی بۆ ڕێز لە شوێنە پیرۆزەکانی خەڵک ناگرێت ئاخر ئەمە هاتن یانی ئەمە سەر لەنێ تاریخی بەشەریەت دروستەکەنەوە سەر لەنێ چیمان بودێنێ لە بەرچاوی خەڵک سەرا بڕۆن و نەزام چی وچی مەزارگات تەقێنەوە بێگومان زۆر شوێنی پیرۆزی تری ئاینی مەسیحیەکان کریستیان ئێزدی حتا زۆر ریتیر لە مووسڵ و لە دەوروبەری مووسڵ هەیە تا چەند گرنگە کۆمەلگای نێودەوڵەتی لەمەیە بێتە گۆ ئەم شوێنانە پارێزراون بەڕاستی بەدەستی ئەم چێکدارانە کە لە خۆیانەوە تەڕۆژ پێکەوە سووتێنە ڕۆژانەوەکو ڕای گشتی شاگادارە بەڵێ محەممەد لە هەولێرەوە ئەو کاتە باش کاکەکە سەر چاوم وەڵی کاکەکارە من تێبینیم لە قسەی ئەو کەسانەیە کە دەرێن ماڵکی باشترە لە کاک مەسعودی حتا ئێستا عەرەبەکەم جێلی نەبووە برێ وەڵاهی مەسعود بارزانی باشترە لەسەر حسابی کوردی هەمویان برایی یەکن عەرەبەکەم جێلی نەبووە برێ مەسعود بارزانی باشترە لە مالکی نازانم ئەو کەسانە کو ئەو قسەیەکەن وەڵی ئینسان شەرم لە خۆی دەکاتەوە کە ئەو خەڵکانە ئەو قسەی دەکەن يعني زۆر عیبە خۆیان دابتن ببنە جوندێکی مالیکی مادام وەیە مادام دەرێن مالیکی باشتر لە کاک مەسعودی زۆر عیبە لە ئەو کەسانە هیچی تریشم نییە زۆر بەڵێ محەممەد لە جەلەولا کایک بەڵێ تەماشاوانی نیجا دنهادا بێگومان بەحسێ بودجێ حەزبات یەکردن دۆ لە پەرلەمانی کوردستانê یاسای بودجێ حەزبارێک خستنا بودجێ حەزبا دەبێژن هەر پەرلەمانتارێکی هەر کورسیەکە 6 ملیۆن دینارە ددەنە حەزبان بێگومان حەزب هەبوو بەری نوکە 500 ملیۆن وەرگێتن نوکە چند 3 ملیار و نظام چند وەرگیت و شوان حەزباژی بوون کۆ gelek رەخنا هەبوون سەر بودجێ حەزبا gelek گلەیە هەموو سەر بودجێ حەزبا پێشتر معارزە بوون کە دیتن چوونە پەرلەمانی شیناهاندێ حەزبێندنجی کو هەردوو پارتیان دەسەڵاتدارên berên وەکە تۆمەتبار kirin کە ئەژی بودجێوان geleke wan jî budcê xwe nêzîkê wan kirin enî şînahandê vî budcêkên bikin budcê xwe sê qat û çar qat û nizam çend qat lê kirin gelo ev çet vê herêmê dimeşît çet rewşa vê herêmê dimeşît ev siyasa çi dibêjine xelkî ev hizb û endam parlemana çi dibêjine xelkî aya ew dibêjine xelkî bo raya giştî پارلمانی وی جبهه کن آیا آماده نه تنازل میلیون کم معاش خوب کن آیا حزب آماده نه تنازل بودجه خوب کن کیمه که ورگیرن و جمعه و پاره خلکی کردستانه آن شینات 500 میلیون 3 میلیارد
نظام سینا چاندا 6 ملیار وەرگرت ئەvە ئەنی خەلکی کوردستانی تا چەند گرنگل vêyekê hişyar bêt ev hezbê bêjin em dê vê Kurdistanê keyne biheşt parê xelkî bû xelkî hezbê dikeyne xizmetkara rasteqîna xelkî nel ser xwîna xelkî berêka xelkî bijîn ev budce zeberlah Parlemanê Kurdistanê wergirin bû xwe bêguman dabînkirî şîna çand sed milyoneka çend milyareka wergirin dînara ev çi ye yani aya ev heqê wan em dîtnawa xelkê Kurdistanê an fi'len ev jî muzayedekê siyasî ji bû ku baş tune parlemanî û desthilatê wergirin û heymenê wergirin ser hesêba dengê xelkê êdî bi keyfa xwe rêkeftina bikin û keyfa xwe budcê xwe zêdekin û meaşê xwe te nazirê lê nekin û heta dawiyê ta çend giringe xel vêyekê wiriya bît aya heqê wan an ne xelkê Kurdistanê ew ê hewa deng daye hemû van ehzeban cuda heye bîro bûçuna Gazî li şerê Silêmanî kay Gazî ser çawn kay Gazî زۆر سوپاس فەرموو دەستخۆشی و بەرنامەیە دەکەم بەڵێ من سوپاس سەرۆکی کۆمارۆ دەستخۆشی لە هەر کوردێک بێت مادام کووردە ئێمە دەستخۆشی لەکەین بە ڕێز کاکفواد معسووم دەستخۆشی لەکەم پیرۆزبایی لەکەم هیوادارم جێگەی کورد بگرێتەوە لە بەغا بتوانێت ئیشەکانی کورد جێبەجێ بکە و مادەی سەوچ تەزبیق بکە هیوادارم کورد دارێکی تر نەخەڵەتێت کە کورد ئەمفال بوو بەڕاستی ئەمفالیان ئێستا عەرەب سەری لێ شێوە تێدە کوردستان داڵدەیەکە و یعنی بەڕاستی کورد دڵی فراوانە یعنی کورد ڕێگای هەموو ئیسلامەتێکی گرێتەوە بۆ عەرەبەکان یعنی عەرەب وان نییە هەدام عەرەبان نەبێ بۆ کورد هەر دلی فراوان بێ هەنی بوو ئەوەش نقطە ضعفێک نییە بەڕای تو کاک غازی بەڵێ مەحموود لە هەولێرەوە ئەلۆ مەرحەبا گیان چۆنی دواشی سەر چاوم قوربانە بم پێ خۆشحاڵم لە بەرنامە جوانی جەنابتانە بەشداری بکەم مەسئلەی بوونی عەرەب لە کەرکووکە زۆر خەتەرە وەزعەکە یعنی من بە تەسەووری من ئەوە بەرنامەیە و عەرەب دایناوە ئەبوایە و عەرەبانە بە تایبەتی ناوی کەرکووک لە شوێنێکی وەکو چەمچەما شوێنێکی وەکو ناوشان شوێنێکی وەکو سەنگا و لەوێ خێمەیان بۆ هەڵدەن لەناو جانبی ئینسانیە بێ ئێمە وەکو لاجی یا نازح خۆمان لە خەڵجانەکەینەوە و یعنی یارمەتێکیان بێ لەبەرەوە بڵێن دێ قەوم بەسکێمەیان لە دووری کەرکووک بۆ بکەنەوە چونکە لە ناو کەرکووک زۆر خەتەرە زۆر خەتەرە لەو بڕایم کە ئینفجار بکە و بتەخێتەوە ئەوانی سڵکە بکەنە سەر کەرکووکە ئەمە یەک من خۆم ڕۆژە لەم ڕۆژانە لە عەرەبێکی باشە زانم لەگەڵ 5-6 عەرەب دانیشتبوون چوومە نایانەوە دانیشتماوە ئێتر باسی عەلاقەی کوردی و عەرەب ومانە هاتە پێشەوە من وتم وەڵی ئێمە چاکەمان لەگەڵ ئێوەیە زۆر کردووە ئەوە تا ئەم هەموو عەرەبان داڵداوە ئەومان کردەوە چەند ساڵە بەس ئێوەش دەستان ڕۆی مناڵتان ئەنفال کرد 5,000 مناڵی خوار 5 ساڵ لە مەجموعی 162,000 تان ئەنفال کرد مناڵ ئەبێ چی بزانێ بەڵێ ئێتەنەک تەنێوە حتا گوندەکان و هەموو ناوچەکانی کوردستان پڕ بووتە لە عەرەب بەڵام ئەوانەیە کە لێ قەوماون و ڕایان کردووەتە چەند گرنگە بەڕێزان خیمەیان بەهاڵ بکرێ بێگومان شوێنێکی تهدید کراو هەبێ کەمپیان هەبێ لێرە کۆ بکرێتەوە نەک باوەزی خۆیان لە شوێنە نیشتەجێ کراوەکان لە گەڕاکەکان محەلەکان لە پرۆژەکانی نیشتەجێبوون لە هەموو شوێنێ باوەزی خۆیان دانیشن و معزەز مکەڕەم و بژین تاشان گرنگە لێرە چاودێرێکە بێ لەبەرەوە تەجروبەی پێشترمان هەیە لەگەڵەوان تەجروبەی مەسەلەی ئەنفال تەجروبەی مەسەلەی تەقینەوەکان و تەجروبەی ئەم گروپانە و حتا دوای تاشان گرنگە لێرە حکوومەتی هەرێمی کوردستان بیرکردنەوەی کە بێ پلانێکە بێ بۆ مەسەلە ئەگەر سبەینێ خوا نەخواستە بە ئاراسێکی تروا ڕەوشێکی چی دێ لە کوردستان ئارام لە بریتانیا لە ڕێ ڤیدیۆ سکایپەوە گای کارام فەرموو ئەم کاتە و هەموو کاتێک باش سەر چاوم وەڵی منەوەی ڕاستی بێ حەزەکەم لەسەر سەر و کۆمار چەند قسەیەکم هەیە فەرموو ئەوەی ڕاستی بێ کاک دکتۆر بەرهەم کەسێکی زیرەکە کەسێکی پێشکەوتووە کەسێکی ڕۆشنبیرە بەڵام ئەم بەڵێ کاگەرام یانێ کۆنتترۆلەکە بەدەستی خۆیانەوە بێت و ئەگەر ساوتیان بەرزەوە کرد ساوتی بەرزەوەکەن ساوتی نزمەوەکەن ساوتی نزمەوەکەن بۆیە دکتۆر فوادیان هەڵبژات کاک دکتۆریش بڵێ شۆڕشێکی زۆری کردووە بەڵام ئەو کەسە نییە شایانی ئەو پۆستە نییە شایانی ئەو پۆستە دکتۆر بەرهەم بوو بەڵام ئیترەمە وڵاتی ئێمە بەڵێ گۆڕاوە بەڵام هەتا ئیسا خەڵکەکەی هەر بە ئەوە وەقڵەتی جارانی هەیە بە ئەقڵ کەس نەگۆڕاوە هەر لەسەر عقلەتی کۆنە بەڵێ
سۆران لە شەقڵاوە کاک سۆران لە شەقڵاوە هاوی ناواری شەقڵاوە سۆران لە شەقلوزا چۆنی ورا گەڕەکەم سەرچاوم کای سۆران ئەگەر ئەمە بەستم گەی بۆی وتم شەقلوزا تازە برادێک پێش من پەیوەندی کرد لەسەر بڵاوبوونەوەی ئەو ئاوارە عەرەبانەی بڵاوبوونەوە بەڵام هیچ ستانداردێکی ئاوارەکان نییە هیچان یانێت و تەماشاکە دەچی بۆ بازار عەرەبە دەچی بۆ فندقەکان عەرەبە دەچی بۆ ناو ماڵەکان عەرەبە یانی لە هەموو شوێنێک بڵاوبوونەوە وەکو خەزەمان لێ هاتووە بەڵێ کاک سۆران بزەبەت و لە چێ ینی شەقڵاوەی بەس خود ناوێکی بودانەوە من لە شەقڵاوە مەستا عەرەبەکان دەرێن شەقلوجە خۆخەتا لە من نییە ڕینچیە کرد بەمە بە تەوزیفتر بڵێ دوێنێ و پێریا و برادر عەرەبەکان ڕۆیشتبوون لە نەخۆشخانەی شەقڵاوە ڕۆژبووتیان وەڵی شەقڵاوە شوێنێکی گەلە گەلێ خۆشە بەس ئەو کوردانە تێکیانداوە کوردانە تێکیانداوە ئەو کوردان تێکیان یعنی مەبەستم نەچی یعنی هیچی حەقا حکوومەتی شوێنێکیان بۆ دابین بکاتن یعنی ئەوەستا بۆ پارە هەموو شتێک کراوە یعنی بۆ پارەیە تەواو شوقەیە بە پارەیە بازارە بە پارەیە حتا دوێنێ ژنە پێشمەرگەیەک تەلەفۆنێکی وتی لە ڕاپەڕینی شاری سلێمانی من کرێچیمە خاوەنی ماڵەکە خاوەنی ماڵ و مناڵەکە بێگومان لە پێشمەرگە لە سەنگەرە خاوەنی ماڵەکە دێ لە دەرگادا لە کایکە پارەم زیاتر بکەوە کە نەدەی عەرەب تەمەناکە عەرەب دێنم تێ نیشتەجێکەم بەڕێز ئەمەش مشکلێکی گەورەی دروستکردانی ئەم خاوەنی ئەم ماڵێکە خوا پێدراوە ئەم خانوویەی هەیە سیرکە چۆن ئیستیغلالی خەڵکێکە پێشمەرگە لە جەبهەیە بیرلەوە ناکاتەوە کەم پێشمەرگە پارێزەری ئەویشە ئەگەرم پێشمەرگە وڵاتە نەپارێزێ خۆی ئەو خانوویە بوو چیەکەویشەک و خۆ لە مەزاری نەبی یونس گرنگتر نییە بوو داشەویشە تەقێنێتەوە تاوان مشکلێکی تەڤلیەفە بێ خوا نەخواستەکە ئەکە ڕەوشێکە بێتە پێشەوە تاشان گرنگە خەڵکی کوردستان یەکەم شت خۆیان لەمە بەس بێ دەوڵەمەندەکان ئەوانەی خوانە و شقە و نظام چی هەیە یەکەم جار خۆیان و خەڵکی کوردستانە لەمە بەس بێ یەکەم جار کەسێکی خەڵکی کوردستان هەژارە کێم دەرامەتە نەدارە خانووی کرێکیە دەستیاو بگرێ نەک بچێ و لە خانووی بکاتە دەرەوە عەرەبێک بێنێ کە ڕای کردووە کە بێگومان پێشتر ئێمە چیمان لە کێدیکەمان ڕاکرد بێژگە لە شەخەکان شوێنێکی دیکە شوێنمان هەبوو بەرحال دەچان گرنگە ئەمە لە بەرچاو بگرێت ئەم هەستە نیشتیمانیە لە لای خەڵێکە بێت کۆمەڵێک کەس لەگەر ڕێزم ئەوەندە پۆلێکی نەبنێتتر کوردێکی دراوسی خۆی برای خۆی دەربکە عەرەبەی دێ لە شوێنێکە بۆی چەند دیناری زیاتر بداتێ دەچان گرنگە ئەمە هەبێ ئەمیرادەیە عباس لە مەخمۆر لە رێ ڤیدیۆ سکایپۆ کەرم ئاگەم باسەوێت مەخمۆری هەر ساغ بێ چاوایە مەخمۆریە چاوایە ڕەوشاوێ الحەمدلله وەزعی ئارامە کار ئەفریقا ڕۆژێکە زۆر یا گرنگە کوان بژن هەڵبژارتن ئەڤی سەرکردی هەنەی کورد بۆ پۆستێ بەغدا و هەروەسا ڕاستی ڕۆژێکە زۆرە نەخۆشە ژی کو ئەفریقا خەبەرێ شەهیدبوونا پێنج پێشمەرگە هەندێت ڕاستی جێداخەیە و ئیشەڵا خودێ سەبرە هەدارێ بدەتە ماڵواتین شەهیدا دەدرکی پرسیار هەموو ساکار ئەف کەسن بەریان نوێها سنگی جبهه وقتی لکرکوی که خو عرض کرد و تحصیلات خود فیسبوک و دا بلاف کردن افراد 16 سالی افریقا کی بنا افریقا بو چی نه کم سرشاشه و کی جارا اری بو چی بس کی جوان اوت هنرمند و نظام چو کمالک بله هنرمند پلاتار میتین نقیب میتین المالخو پالتا میتین تعیین بن دیواری اری بو چی اون اینا أو مؤسسة عسكرية أو مؤسسة يا نظامية في ولاتي ديفشنا في بكذا كسد بن ديوار ونظام شد بن برجانا خود وشيرن وعاشي بلاش الجرن يعني جرن جاو ديفشنا كاي عباس باش نيجي چن خود بجبهه عرض كانوا يناد جرن وتين فيسبوك يبدي قوينا كومنت او يجاوب بن بانوكاش شر الجبهه قال كيفنا بناف هنرمند وبناف روجدمان واسو چن يرياب جلو زين پیش مرگت كانوا خو عرض كانوا ام حسين كرن كانوا كجبهه بابو كسي دست ميرانا گركه بول جبهه بونا چن تفنگا پلگرن سين بسينه سينگاب سينگه داعش ونن او شربي كانوا ولاتي بباريزن قال كيفنا برسبليت انا جورك خوشن استغلال كرنا مقدسات و استغلال كرنا پیشات و استغلال كرنا اندي پیگين گرنگ خلقي جاري هند دمو چاوا و تاشان گرنگ مشتمل في كل شهر بيت عبد الرزاق لخبطه كاكا قال ايوارا باش ايوارا باش قال لك بخير كاكا قال بيش كار اوهانيا براي بريز جان اتنازن الشرك اللي كردستان هي يعني بتاكيد يعني لقت لانك يعني بيش كارنا بيدا هو بيد براي بريز روجنامه نوس بلين اللي ريزي خوي هيا بله ما شكر يا بابا ما شكر يا اكو شيء مثلا نكر يا عزيزي من بس تماشا بك تو ايسا لسبز النوي بوران قصات كيف قلت لا نكهبوا
ئەوەندە ملیۆنەی وەردەگرت ئێستا ئەوەندە ملیارەی وەردەگرت نوکەژیات بێژم ئەو لایەنە بە خەڵکی کوردستانی گوتیان فلان و فلانی نایلێن بۆ جیوان لە هەندێ سێ چار جاران زێدە بوو ئێستا شوە دەلێتن بەس بۆ ئەوانە نالێن لە سەرۆکاتی هەرێمەوە بگرێت لە ئەوانژیک بضبط مە بەحسە میلانەکە بەتەواتی لاانێکی تاوانبار نەکە لاانێکیش ئازاد نه مە بەحسە میلانەیە هەمی لایەنە هەمی ئەسلەن هەمی حەزبەکە عەبدوڕەزاق هەمی حەزبە بدون ئیستیسنا باست نەکرد ئەگەر باس بکەیت زۆر احتیاریە ئێمە وەکو بزودنەوەی گۆڕان پێمان خۆشە خەڵک گلەیمان لێ بکات لێمان ناڕازی بیتنە ئێمە هاتینە کە حقیقەتی قبول بکەین ئێمە نەهاتینە کە زولمی بکەین بەڵێ بێگومان هەمی حەزبە بدون ئیستیسنا ڤەدگریتن گەل و پارێ خەلکەیە يعني اف باري اف حزب وردگرن اف یاسای اف حزب سر ڕێکەفتینە بڤی ئاوای لە پەرلەمانی کوردستانی گەل ئەف پارە چیتە چارچوبێ خزمەتکردنا خەلکی بوو هوسایە بوو ڕەوش وسایە دەمەکەدا کەسێکە شەو و ڕۆژە کار دکات وەظیفەی گەلێکی بزەحمەتە 200 دینار 500 دینار نییە 20 ساڵە دێ کار کە تو دێ تەقاعد بیت 200 زارەکە دەنێ دەمەکە کەسێکی بچتە پەرلەمانی بدەنگی خەلکی پیرادە خەلکی یەک بەس سین دێژی بخۆتێکی ڕۆژ بیت کیش حەز بیت کیش نەتەوە بیت دێ تەقاعد بیت 6 ملیۆنا پێتە دێوەرگریت عنی بۆ تەوازن نابیت ما خەلکی دی چی بکات ئان حەزب دیفاعل بەریک و قوتێ خەلکی بکات ئان بیڤاوی بتە استیغلال کردم دیت ناتە قارەمان لە مێرگە سۆرەوە کاک قارەمان کرمکێ سەرچاوا گەلێکی بخێر کاک قارەمان ممنون سپاس کرمکێ تەواری دەست چییە؟ تەدوێ سەر چ باوی کاک قارەمان وڵاسە پێشمەرگەی ئیدی کرمکێ بەس توژ ئەگە ینی کەسێک جنابەتە سەرۆکی یان جنابەتە پارتی تو مەجارت دێ بەس ئەگە کەسێک قسە بێژتە گۆڕانە یان پێشترجی گۆڕانێکی نەفسیتە گلەیش میکرد گۆڕانێکیژی گوت و تاڤێمە توژی بێ باو مناوێتێ کەسێ ئارتی تو دژی ئارتی کەناڵێکی سەر بخۆی بەسوەنینە ئێبێژی سەرنجاتەیە کەرم کە سەرنجاخوا بێژاوە تەدوێ سەر پێشمەرگە باوی پێشمەرگەش هە پارتیە و کەسی دنیا تشتای شەڕێک بی تشتای بێ پارتی چتە پێش بۆ گۆڕان ناچیت گۆڕان هەر گەفات کە سەر تەلەڤیزیۆن دەبێ زەوت کە مۆت کەم یەکێتیت بێژ هەوت کە مۆت کە بۆ کەس ناچیت بۆ پارتی چیت بەڵێ تەمام مەرێزی تێبووتە بۆ سەرنجاتە هەر سانێک چند سانێک نەچوون گۆڕانێکی گلێلمەت کرد پارتەیەکی گلێلمەت کە وێلای بێگومان دیژی گلێلمەت کەم با بۆ تێلەڤیزنێکی ئازادی نەم نەشین وەکو تێلەڤیزنێت حەزبیەتوە چەپڵە بولایەنێکی لێ بدەین مەرەزی تێ بۆ هەموو لایەنە لێ ئەساسەن کارێ ڕاستەقینەیە ئەلامێ ئەوە دیفکێ مکاسیت وی وڵاتی ببیت چاوێ ڕاستەقینەیە خەلکی بیت نەک چەپڵا لێ بدەێت ئێلامە چەپڵە لێ دەر ئێلامە بکەیڤەخۆ هێڤە بیت و هێڤە بێت تاچەی ئەم ئێلامەکەین ئەم خزمەتە خەلکیتکەین مجاملێت گەل هیچ لایەنێکیش ناکەن هیچ ئاڕاستەیەکی سیاسیژی پشمەنی نەتکایە داخوازە لێبورینێتکەن ئەوێ دلێوانشمە تێشی تیڤێدارم پەیوەندی بکەن دا مناقشەکە سەریحانە بکەن بەڵێ ڕۆمان لە دەربەندی خان لە ڕێی ڤیدیۆ سکایپەوە باش بەڕێزم سەر چاوم کایک ڕۆمان خۆش بێ خۆس پاسکەم کاکە قسەی من لەسەر ئەم عەرەبانەیە کاتونەتە ناو هەرێمی کوردستان و یعنی بەڕاستی تەواو وەزعەتی هەرێمی کوردستانیان تێک داوە هەم لە ڕووی مادیەوە بۆ هەرێمی کوردستان خراپە هەم لە ڕووی جێشوێنی هەرێمی کوردستان و زۆر یعنی بۆ بەرفراوانی جاران نەماوە لەبەرەی من ئێستا خۆمەکو کرێت چیەک ئەوە دوو مانگە بەدوای خانووە ئەگەڕێم ئەڕۆم بەلای نووسنگەکان ئەڵێ تاوەکو عەرەبە سابێ ناین بە کورد ئەمەش وە کارەکەی چییە تاکو عەرەب لەبەرە 2 دینارە زیاترە دەنێوانە کە داوای خانوویەک ئەەکەی بیگری بەکرێت سەیرەکەی تاوەکو تۆ 2300 پێیەی بەڵام ئەوان بە 400 500 گرن بۆیە دەستی تۆ ناکەوێت یعنی هەم لە ڕووی وەزعەتی شارەکەەوە تەواوتێکیان ناوە لەوای لێ هاتووە ڕوویتە شوێنێک تاکو ئەوەی کە کوردێک ئەبینی دا عەرەبی تیابینی بۆیە ئەمەش زۆر خراپە بۆ باری ئابووری هەرێمی کوردستان داواکارین لە سەرۆکی هەرێم کە جێگەیەکیان بۆ دابین کات و لە ناوشارە نیانێڵێ یعنی هیچ وەزعەتێکیان بەڵێ کایک ڕۆمان سەرنجی تیوا دەرم بگە ئەسکەندەر دهۆکێ کەرمکە مرحبا مرحبا سەرچاوەکە گەسن چاوانی برای من ئەس گەلێک باشم کەرمکە دەستخۆشی بەرنامەتە بکەین بۆ هەفتەی گران گەلێک سوپاس کەرمکە تەوەرە ئەوروکەمانە ئازادیە مرۆڤ باوتن هەمی گاڤاتوشێ ئازادی وێرێ باوی نوکەژی کەرمکە پیرۆز باە سەر و کۆمەرێنی بکەین پێشەکێ بەڵێ و هێڤیا منش سەرۆکی هەرێمە هەیە هەمی ئازابە هەمی لانا چاوێت خۆب دەنەوی پێشمەرگەی سەنگەری دا پێشمەرگەیت ڕەزەڵە داکەپیز دا
و پێشمەرگە یەخوێنە خودکەتە قوربانی وەکیتە ئامۆژە بێتە بەری نوکەتە گوتی برادەرێکی تەلەفۆن کردی گوت پێشمەرگەیەکی کرێدۆرە سلێمانیە یە گوتی خۆنی دەرکەوە نەکوواکە تو زێدە نەکەی ئەم دێ عەرەبەکە هەی مۆبۆشە ئەو پێشمەرگە بووی فەرترە هەوێ خودکەتە قوربانی ئۆن عەرەبەک بێتە بکەن فۆقۆمەتە وسە سەرێمەتە بەڵێ ئیترە فراوشە هەیە بە ئیرادە خەلکی ڤاگیریدای بەڵێ کێمان لەگەلە ئەڤین هەولێرە فەرموو ئێوارە باش کاکار باشتر یەکێ هاکارە من ڕێزم هەیە بۆ هەموو کەسێکی هەمە خەڵکێکی ڕۆژانە پەیوەندی دیگەتن بەس ئەم ئەس بێژمە پێشکەشکاری ئەم پرۆگرامی پێشکەشکاری پرۆگرامی گۆ ئەم بەڕێوبەری پرۆگرامی تا و هەر تو بە هەر شوان بیتن بلا سنوورێکی دابەزینی بوو پەیوەندیانە بۆ نمونە دەڤەرە بارزان چەندین کەس هەوڵ دەدەن پشکدار من گەل پرۆگرامی هەوە یان دێچین سەر تەوەرێنگۆ بەخەوەنیان بەرامبەر و کەس باخەون ڕادا و کەس بدەن دژی کوردستانی خاکە کوردستانی ڕاوەسی خەڵکی پەیوەندی وەرگیری نایتە وەرگرتن بێژن دەڤەرە بارزان چکو بۆ نمونە زۆر جامنی گوتە ئەس ئەڤین دەڤەرە بارزان کۆنترۆلێک کچەکاتێدا بۆ نمونە ئەس نزانم چەند کچن دێبێژی نایتە وەرگرتنی دونێش وە گوتی ئەس نەخێر نایتە وەرگرتن چکو تر دەڤەرە بارزان پەیوەندی بکە ئەرێ پێشکەشکار بەڕێوبەری پرۆگرامە یان بەڕێوبەری NRT ئامەدەن ئەڤ کەناڵەیە سۆرانیایە یانیە دەڤەرە بەهدینە یانیە هەموو کەسێکیە بەڵێ ئەڤین خان خاتی ناهێژە ئەڤە توت بێژی ئەگەر ئەژیکی توژی دیفچونەکە دقیقا ئەسلێمە بکەی ئەژیک هەر کوڕەوێ دەڤەرێمە یادیتەرژێکی ئەم هەر کەسێکی وەرگرین هەر کەسێکی تەلەفۆنێتێت ئازادن دەڤەرە بارزان بیت مێرگە سۆڕێ بیت دەفەرا سۆرچیان بیت ئیتر برادوستیان بیت هەر دەڤەرە کەلڤی وڵاتی بیت ئەم بەرنامە هەمیانە لێ کۆنتۆڕۆلێژی گەلەی جاران زەختی سەر تەلەفۆن پەیوەندیت مەهەی لێ ئەم مەژی پێ باشە هەر جهەیەکی کەلڤی وڵاتیە بیت خەل پەیوەندیا بکات ما حساسی ديال كسيني ام حش هميات كاين لواني صبهي از بهم دنافوي دفر راكس زور ارامي وزور بختوري برف دفر اخو وجهن كمال ملي بچم ام مرزتين بهمو كسيكل همو دفر بيوندي كان احتمال زختي واز دي ديفچونا ديال برادرت كنترولوجيك وجالك ما عندي جد من بيغمانا از دي ديفچوني بكم وزي بيجمجيك اف مساله تقوتي بوصايه بله ميران لشاري سليماني كايك ميران سلام هەیە بۆ ئەنافی من پایانێکم هەیە بۆ سەرۆکی حکوومەت کاکنێچیر بۆ سەرۆکی هەرێمی شانی تکان لێکەم وەکو مامۆستایان لە سەدانەوەتی مامۆستای گەنجی ئێستا بێخانووە بێشوقەیە بێ عەرزەیە لە ساڵی 2008ەوە بڕیاری ڕاگررتنی عەرزە ڕاگیراوە ئێ باشە ئەمە چییە نەکرێتەوە تۆ ئەتەوێت کەی بیکەیتەوە جەنابی سەرۆکی حکوومەت جەنابی سەرۆکی هەرێم ئاگاتان لە وەزعی مامۆستانە من ئەتوانم سوێن بخۆم ئەگەر جەنابی سەرۆکی هەرێم بڕیارێک دەرکا بەوەی کە لیژنەیەکی مستەقل دامەزرێ بزانە لە سەتا چەندی مامۆستایان خاوەنی شوقە و عەرزان ئەوسا خۆی دڵێ سوتێ بە مامۆستایان بۆی تر باسیەوە ناکەن کاڵێن لە ساڵی نەوەتەکانە نووسراوە ئێسقان بۆ مامۆستا بەڕاستی مامۆستا گوناح بوو بەڕاستی مامۆستا هەژار بوو کاکە بە قسە چی لێ بکەم من گەنجێکم ئەگەر ئێستا عەرزەم نەبێ هەتا 100 ساڵی تر من دەنگ نام بە حکومەت هەتا 150 ساڵی تر لەبەرەوەی هەرچی بەرزانیە ئێستا حاڵی باشە هەرچی مامۆستای سۆرانیەشە حاڵی لە ژەست کاکە بەڵێ شەمال شاری سلێمانی کاک شەمال ئاری لە هەولێرەوە کاکاری فەرموو سەرچاوم هەموو کاتێکت کاکەر وەڵام من تەنیا بۆ پەیوەندیم کرد سەر و خۆشخۆم ڕاستەی پێشمەرگە بەڕێزەکان دەکەم هیوادارم خوای گەورە بە بەخشبەرینیان شاد بکە و خوێنی ئەوانە پێم وابێ ئێمە بە ئارامی لە کوردستانە پاڵ کەوتون و تێبینێکشمە زۆر لام سەیرە کاکەر ئەمڕۆ کات تۆڕە کۆمەڵاتەکان بوو تا شوێنی خۆ حرسکردن ئەگەر ڕێزم کۆمەڵە هونەرمەندێک گوێم لێ وەها کۆمەڵە کەسێک دەچن لەسەر هەمەڕەکان و دەزنە تفەنگ و گۆرایان دەڵێ پێم وایە ڕێزمە لە بڕێوە دەست دەکەن مایکەوت دەست بە گۆرایان دەکەن دەست دەنە تفەنگ باشترە ئەمە بەڵێ کاکیاری هیوادارم حکومەتی جەوهەری قسەکانت گەیشتن هەرچەندە دەنگ توزی خەلەل تێبوو بەس من تێگەیشتم پێم وایە بینەریش تێگەیشتووە لە قسەکانی تو بەڵێ گەلاوێش لە شاری سلێمانی ئەلو بەڵێ دەخوێنێ بەنسبەت حیزبەکانەوە بجێ حیزبەکانەوە بەڵێ بەڕێی من ئەم حیزبانە بێکێتی و بێ و پارتی بێ و گۆڕان بێ هەمووی مەسلحەتی خۆیەوێ چۆن نەزانی لە چیەوە مەسەلە قەی ناکە ینی ئێستا بۆ نمونە گۆڕان هەتا نەهات بۆ هەدەسەڵاتەوە قسەیەکی تریە کرد
ئێستا هاتوتە دەسەڵاتەوانەیە ئەویش محاولاکە داوای پۆستەکات داوای پارێ زیاترەکە بگاتە ئاسی یەکێتی پارتی بڕوا بکە ینی من تەتەورەکە مەم حیزبانە کوردستانە هیچیان فەرقیان نییە گۆڕان ئەگەستە خۆی لە حکوومەتانە بووایە بڕوا بکە ئەم قەیرانی کاتۆ بەسەر کوردستانە دەیان گەنج هێنا بۆ سەرجادەکە دەیان تریشت بە کوشدا بوو بەڵام لەبەری خۆی لە ناو حکوومەتایە لەبەرەوە بیدیو تەچ بێن دەنگێ گەنوێنێ ئەویش هەن محاولی پۆست و پلە و پایەتی عینەن حیزبەکانیتر لەبەرەوە ئەو هیچی لە هیچ بەڕای من یعنی هیچ جیاوازێکی لەگەڵ پارتی و یەکێتیان نییە بەڵێ سیوەی لە هەولێرەوە بەڵێ قوربان فەرموو قوربان ئەتوانین بەشدار بین بەسەر چاوم بە خۆشحالیەوە فەرموو بەڵێ کاک سیوەی فەرموو بەڕاستی دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم سپاس بۆ تۆ دەکەم لەسەر بابەتی پێشمەرگە بکەوە خۆم پێشمەرگەما باڵێ فەرموو ئەو مامۆستایی پێش من تاییدی ڕێوی دەکەم بەڵام پێشمان خۆشە ینی خێک لە ژیانی ئێمە بێتەوە ئێمەش پێشمەرگەمان هەیە تاکو ئێستا خانووی نییە تاکو ئێستا کرێتیە و تاکو ئێستا هیچی بۆ نەکرا ینی هەر کەسە لە بابەتی خۆیەوە گلەی دەکات بەڵام پێم باشە گلەی پێشمەرگە پێشەم گلەکان وەلەو گلەکانی مامۆستاش لە جێ خۆیەتی بەڵام پێمان باشە گلەکانی پێشمەرگەش بە هەند وەرگری بەڕاستی ینی بەنسبەت ئەو زیادکردنی بودجەی گۆڕان و ئەوانە بێگومان خۆ هەموو شت بەچی سیاسی مەبەست و ئامانجی ئەوێ بێتە پێرزا ئەو کاتکە بەڵێن بە خەڵک دەدات یان وعد بە خەڵک دەدات کە ئێمە هیچمان ناوێت تەنها مەبەستا ئەوە هەمووی پرۆپاگەندی هەڵبژاردن بووە هەمومان بینی بۆیە ئێستاکە پێم باشە کاتی ئەوەیە هەمومان بە یەک دەنگین هەمومان یەک ڕێی بین و یەکتر نەشوێنین پەنجەکان یەکتر نەشوێنین بۆەوەی هەمومان دژمنمان یەکە ئەوە لە هەر دوارلاوە دەور درارین بەڕاستی ینی حەق وایە هەمومان پشتێکی بکەین وێرگیمان خۆشوی ئەوانەیە ڕابردوو دەبێتکەین و زۆر سازەوەرنەوە ولی سپاس بۆ تۆش بەڕێزان سپاس بۆ هەمووتان کە بینەری بەڕێزی ئێمە بوون و ئەوانەیە کە پەیوەندیانش کردو عزیەتیان کێشا ئەوانەی پەیوەندی کردو پەیوەندەکان وەرنەگیراوە داوای لێبوریان لە یەکەنی وادارن دووبارە پەیوەندی بکەن ئێمە لێرە خزمەتیان بکەین لە هەموو ناوچەکان بدون ئیستیسنا هەموو ناوچەکانی کوردستان ئێمە تەلەڤیزیۆنی ئێوەینەوە لە خزمەتی ئێوەداین بێگومان ئێوە ئەم هیویدارینژی کلڤێ گرنگتر ئەو خەلکە سەرنج هەبوویە بوو بەرپرسین حەزبان بۆ هەر لایەنێکی سیاسی پەیوەندیدار بیت حکومی بیت تریە دەڤاران بی چاو بیت سەرنجای بگەیت ئەوژی گۆداری خەلکی بکەن ji ber ku وڵاتە ئەف خەلکە خەلکی vî وڵاتیە حەقی vî خەلکە خزمەتە خەلکی بێتە kirinj hemû yasaya ji ber ku ev xelke xudanê raseqînê vî وڵاتیە bi dengên xelkê bi biryara xelkê bi xûpîşandan û bi întîfaza û bi şoreşa xelkê hezib heye hezib pêşketiye deshelat heye hukûmraniya Kurdistan heye ev وڵاتە ji tê parastin bêguman ê niha sengerî jî hemî kurê vî وڵاتî ne hemû pêşmergen hemû mebestana welat parêstî bît ta çend giring e evên ku mezderê qerarê ne evên ku çarenivîsê vî milletî di çarçûvê biryarê wan daye bi îrade bi hekî siyasetekî hekîmane di çarçûvê parastina berjewendiya giştiya xelkê Kurdistanê biryarê bidin û li vî bernameyê de rojane gileyên xelkî berçav girin ku li hemî tebeqeyên mujtemî bêguman gileyê hene bû gileyê hene sîstemê îdarî sîstemekî pêwîstî ne wekû pêwîst şelal têda heye mesele çe barêzan heta sobê vêrê carekê din xizmeta hatkenê var baş